ساوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵتان پێشکەش دەکەن. تورکیا دەیەوێت ئەو پارەیی بەهۆی هەناردەی نەوتی هەرێمەوە کەوتووەتە ئەستۆی هەرێم بۆی بداتەوە. بە گوێرەی هەواڵێکی ئاژانسی بلومبێرگ، تورکیا هیچ نیازێکی نییە ئەو 1 ملیار و 500 میلیۆن دۆلارەی کە دادگای پاریس داوای کردووە بیداتەوە عێراق بۆ ئەوەش داوا لە کورد دەکات ئەو پارەیە بدەن بە تورکیا بۆ ئەوەی ڕادەستی بەغدای بکەن. ئاماژە بۆ ئەوەش کراوە تورکیا دەیەوێت ئەو ڕێکەوتنەی نێوان حکوومەتی ناوەندی و هەرێمی کوردستان هەڵبوەشێنێتەوە بۆ ئەوەی هەناردەی نەوتی هەرێم وەک پێشوو دەست پێ بکاتەوە. ئاژانس ئەمریکیەکە ئاماژەی بۆ ئەوەش کردووە ڕاگررتنی هەناردەکردنی نەوت لە ڕێگەی تورکیاوە زیانی 1 ملیار دۆلاری ساڵانە بە تورکیا دەگەیەنێت بەراورد بە زیانەکانی بەغدا لە بەرامبەر هەڵپەساردنی هەناردەی ئەو نەوتە. ئەوەش لە کاتێکدایە بە بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس هەناردەی نەوتی هەرێم لە تورکیاوە لە 25 ئازارەوە ڕاگیراوە و دادگاکە داواشی کردووە بەهۆی ئەوەی بەبێ مۆڵەتی حکوومەتی عێراق نەوت لە تورکیاوە هەناردەکراوە ئەو وڵاتە بە بڕی 1 ملیار و 500 میلیۆن دۆلار عێراق قەرەبوو بکاتەوە. پەرلەمانتارێکی عێراق ڕایگەیاند گرنگترین خاڵی ناکۆکی نێوان هەرێم و عێراق لە پرۆژە یاسای نەوت و غازدا داهاتی نەوت و میکانیزمی هەناردەکردنەکەیەتی. ئەحمەد فەواز وەتیفی پەرلەمانتاری دەوڵەتی یاسا لە لێدوانێکی ڕۆژنامەوانیدا ئاشکرای کردووە ناکۆکی لەسەر میکانیزمی هەناردەکردنی نەوت و داهاتەکانی نەوت لە نێوان بەغدا و هەرێم گرنگترین ئاستەنگی بەردەم تێپەڕاندنی یاسای نەوت و غازە. و تووشەتی بە دەرکردنی ئەم یاسایە دەتوانرێت کۆتایی بەو ناکۆکیانەی نێوان حکوومەتی بەغدا و هەرێمی کوردستان بهێنرێت و ببێتە هۆکاری دابەشکردنی داهاتە نەوتیەکان. بەوتەیە و پەرلەمانتارە بێزگە لە میکانیزمی هەناردەکردنی نەوت و داهاتەکانی پرسی دەسەڵاتی هەرێم و پارێزگاکان لە بەڕێوەبردننی دامەزراوە نەوتیەکان یەکێکی ترە لەو خاڵانەی هەرێم و بەغدا لەسەری ناکۆکن. سەرۆکەرکانی هاوبەشی هێزەکانی سوپای ئەمریکا ڕایگەیاند هێزەکانیان لە سووریا و عێراق زیاد ناکەن و ناشکشێنەوە. مارک میلی سەرۆکی ئەرکانی هاوبەشی هێزەکانی ئەمریکا ڕایگەیاند ئەگەر هێزەکانی ئەمریکا بڕیاری کشانەوەی لە ناکاو لە سووریا و عێراق بدەن ئەوە گروپە تیرۆریستیەکان دەتوانن خۆیان ڕێک بخەنەوە. ئەمەش لە کاتێکدا هێشتا داعش و گروپە بچووکەکان لە سەرتاسەری سووریا و عێراقدا هەن و هەڕەشەی جددیشن. وتیشی قەبارەی هێزەکانمان لە سووریا ئاساییە بەڵام لە ئێستادا زیاتری ناکەین. ئەمریکا ژمارەیەکی دیاریکراو لە هێزەکانی لە سووریا هێشتۆتەوە و کار بۆ بەدواداچوونی بەردەوام بۆ چەسپاندنی شکستی داعش دەکات. لەلایەکی ترەوە عەقید مایلز کاگینس وتەبێژی پێشووی هاوپەیمانی نێودەوڵەتی ڕایگەیاند جموجۆڵی ئەمریکا لە ناوچەکە تەنیا ئاڵوگۆڕی هێزەکانیانە و هیچ کردەیەکی سەربازی ڕوونادات.